بە چاودێری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەرفەتی خوێندنی دوو بڕوانامەیی لە نێوان زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی و زانکۆی ئەریزۆنیا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕاگەیەنرا. لە 100% زانکۆکانی دنیان ئەوە بۆ هەرێمی کوردستان ئینجازێکی گەورەیە. لە مەراسیمی ڕاگەیاندنی ئەو دەرفەتەدا وەزیری خوێندنی باڵا ڕایگەیاند دابینکردنی ئەو دەرفەتە بۆ خوێندکارانی هەرێمی کوردستان بایەخ و گرنگی خۆی هەیە. لەلایە دەبێتە هۆکارێک بۆ دابینکردنی هەلی کاری زیاتر بۆ دەرچوان، چونکە 90% ئەو خوێندکارانەی لە زانکۆی ئەریزۆنیا دەردەچن دەبنە خاوەنکاری خۆیان و هەلی کاریان دەست دەکەوێت. لەمە دووە هەردوو بەشی ئەندازیاری میکانیک و ئەندازیاری شارستانی لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی بە هاوکاری زانکۆی ئەریزۆنا دەرفەتی خوێندنی دوو بڕوانامەیی دەڕەخسێنن. قوتابیان و خوێندکارانمان لە یەک کاتا بڕوانامەی زانکۆی ئەریزۆنا و زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی وەردەگرن. مانای وایە ئەم پرۆگرامانە بە ئاست و ستانداردی نێودەوڵەتی پێشکەش دەکرێن و متمانەی نێودەوڵەتیشیان دەبێ و ئەمەش دەرفەتێکی گرنگە بۆ قوتابیان و خوێندکارانی کوردستان و عێراق و ناوچەکە. هەر لە مەراسیمی ڕاگەیاندنی ئەو پرۆژەیەدا کۆنسوڵی ئەمریکا کە ئامادەی مەراسیمەکە بوو ڕاگەیاند ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ماوەی ڕابردوودا نزیکەی 32 ملیۆن دۆلاری لە بواری خوێندنی باڵا خەرج کردووە و بەردەوامش دەبێت لە هاوکاریەکانی بۆ عێراق و هەرێمی کوردستان کە ئەو پرۆژەیەش یەکێکە لە نمونەی ئەو پرۆژانەی کە ئەمریکا هاوکاری دەکات. And to the president of the American University in Iraq, Suleimania, Dr. Bruce Ferguson, for hosting this. سەرەتا دەستخۆشی لە زانکۆی ئەمریکا لە عێراق سلێمانی و زانکۆی ئەریزۆنا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکەم بۆ ڕاگەیانی ئەم دەرفەتە. ئێمە وەک کونسوڵخانەی ئەمریکا هاوکاریان دەبین بۆ سەرخستنی، چونکە ئەمریکا لە ماوەی ڕابردوودا لە عێراق و هەرێمی کوردستان 32 ملیۆن دۆلاری لە بواری خوێندنی باڵا خەرج کردووە، ئەویش بە هاوکاریکردنی زانکۆکان و لە یەک نزیکردنەوەی زانکۆکانی ئەمریکا و هەرێمی کوردستان. زانکۆی ئەریزۆنیا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەدەی 19ەوە دامزراوە و خاوەن 3 خەڵاتی نۆبڵە لەگەڵ چەندین خەڵاتی نێودەوڵەتی دیکە. هەروەک ساڵانە ئەو زانکۆیە نزیکەی 600 ملیۆن دۆلار بۆ تۆژینەوەی زانستی خەرج دەکات. هەروەک بەوە ناسراوە کە دەرچوانی ئەو زانکۆیە لە بواری کارسازی و دەستکەوتنی هەلی کار پێشەنگە و 90% دەرچوان توانیویانە لە کەرتەجیەکان کاریان دەست بکەوێت. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.